ئێمە بە هاوکاری خوێندکارەکانمان هەساین بە ئامادەکردنی نزیکەی 100 جۆر ڕوەک کە گوڵی ماڵەوە ئەگرێتەوە و نەمامی جوانی و بەریش ئەگرێتەوە. هەدەفمان لەمە ئەوە بوو کە ئێمە گوڵ بخەینە ماڵی خەڵکەوە، یعنی وەکو ئەڵێ ئێمە سەوزکردنی ماڵی خەڵک سەوزکەین بە کەمترین تێچوو. لە شاری هەڵەبجەیە بە کەمترین تێچوو بەڵێ ئێستا گەرم گوڵانی ئێمە وەرگری و مقارنی کێ بە دەرەوە نرخەکانیان زۆر جیاوازە، داشکاندن لە ساعت 40 تا لە ساعت 80 کراوە بۆ ئەم نرخانە. ئەو گوڵانی کە ئێمە لێرە چانمان داودیە، نازە، ئەمارەنتوسە، دالیایە، مێخەکە، ئەمانی کە بۆ کەشوهەوای هەڵەبجە ئەگونجێن. ئەوانن کە لە کەشوهەوای کوردستانە بە تایبەتی وت بە تایبەتیتر لە هەڵەبجە ساوزاکرێن. ئەمە بەس نمونونەکەیانە لە حەقل ئێمە هەمان ئەگەر ئەمانە بەس بۆ نمایشە. لێرە تقریبا نزیکەی 3000 تا 4000مان هێناوەتە باخی گشتی، بەڵام لە حەقل کە ئێمە حەقلێکە سەر بە کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکەکانە نزیکەی لێ 16000 ئینجانە گوڵمان هەیە بێجگە لە نزیکەی 6000 قەڵم. بەڵێ کۆلێژی زانستە پراکتیکەکان تقریبا تا ئێستا 4 بەشی هەیە، بەشێکیان باخداری و دیزایانی باخچەکان کە ئێمە سەر بە بەشین ئەمی ئیشەمان کردووە و بەشی ژینگەمان هەیە و بەشی سنعاتی غەزاییمان هەیە. ئەمانە هەمویان ینی هەمویان چالاکیان خۆیان ئەبێ ئیشەڵا، بەس ئەمە سەر بە باخداری بەشیان لیان ڕابێنم یەکی دۆنمێ زەوی بدەم بەدەستیانەوە.